لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لە دووەمین خولی پێشانگەی کشتوکاڵ و پیشەسازی خۆراک لەگەڵتان ئابم کە بۆ ڕۆژی دووەم ئەم پێشانگایە بەڕێوە دەچێت. جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر شەوقی عومەر کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی پەیوەندیەکانن لەم پێشانگایە بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێ. دکتۆر شەوقی سڵاو لێ بێت، تۆم کاتت باش بێت. با سەرەتا لەوە دەست پێ بکەم بە دروشمی کشتوکاڵ ژیانە دووەمین خولی پێشانگەی کشتوکاڵ و پیشەسازی خۆراک بەڕێوە دەچێت. ئەمە جومەبەستی سازکردنی دووەمین خولی ئەم پێشانگای خۆی دەچابێت. سڵاوتان لێبێ، بەیانیتان باش، بەیانی بینێرە بەڕێزەکانتان باش. کردنەوەی پێشانگا چەند ئامانجێکی سەرەکی هەیە لای ئێمە، بەتایبەتی لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە ئەزانین سلێمانی شارێکە بە دڵی کشتوکاڵی عێراق ئەژمێردرێ و ئامارەکانی ئێمە ئاماژە بەواکەن نزیکی لە 160 بۆ هەفتای ئاوی هەموو عێراق و 200 سەرەکیەکەیش کەوتونەتە سلێمانیەوە. لەبەرەوە هەرچەندە پرۆژەی کشتوکاڵی چالاکی کشتوکاڵی لە سلێمانیا زۆرتر بێ زیاتر خزمەتەکە. لەکردنەوەی پێشانگایە دووسێ ئامانجی سەرەکی هەیە. یەکیان ئەوەیە کە پێشانگا کۆکەرەوەی سەرجەم ئەو کۆمپانیانەیە ئەوە بەرهێنرانەی کە لە بواری جیاوازی کشتوکاڵە لە سێکتەری جیاوازی کشتوکاڵە چالاکیەکەن لێرە هەمویان کۆ ئەکراتەوە. بەمەش ئامانجی دووەم بەدیدێک کە جووتیار وەرزێری کورد کڕیار و سەردانیکاری کورد لە جیاتیەوەی بچێت بۆ وڵاتێکی تر، بچێت بۆ ئەڵمانیا، بچێت بۆ ئێران، بچێت بۆ تورکیا، دێت ڕاستەوخۆ تەکنۆلۆژیای ئەو وڵاتانە ئەو کۆمپانیان ئەهێنرێتە هەرێمی کوردستان لێرە ئەیبینێ. یەکێک لە ئامانجەکانی تر دروستکردنی بازاڕە بۆ بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان، چونکە بەشێک لەم کەرستانی کە ئێستا لێرە هەن ئەگەر نەبێ بە ڕێکلام بۆ هەندێکچینە لای کەرستەکانیشەوە دکتۆر ئاماژەی پێ بکەی کە ئەمە کۆمەڵی کەرستی جیاواز. هەندێک لەم کەرستانە دروستکراوی کوردستانە کە ئەمە شانازێکی گەورەیە بۆ کوردستان کە لە ڕووی بەرهەمهێنانی پیشەسازی کشتوکاڵەوە بگاتە ئاستێک کە خۆی بتوانێت کۆمەڵێک لەو بەروبوومانە بەرهەم بهێنێ و بە جووتیارانی بفرۆشێتەوە. بەمەش دوورەکەوینەوە لەوەی کە پارەی کوردستان بچێتە دەرەوە بۆ کڕینی پێداویستەکان. هاوکات لەگەڵ یا ناو پێشانگایەکی تر لە ئامانجەکان نمایشکردنی تەکنۆلۆژیای نوێی کشتوکاڵیە، چونکە ئێمە زانین تاوەکو ئەم ماوەی دوایش لە کوردستانە کشتوکاڵ بە شێوازێکی تەقلیدی و کلاسیکی ئەکرا. بۆ لەمە دوا کشتوکاڵ فراوانە بێ، پێداویستی هەموو کوردستان دابین ناکە. ئێستا بەشێکی زۆری خواروی عێراقیش لە ڕووی بەروبوومی کشتوکاڵیەوە خواستی لەسەر کوردستانە. بازاڕی کوردستان بازاڕێکی بەهێزە بۆیان، لەبەرەوە تەڵەبەکان لێرەیە بەرجەستە ئەبێ بۆیان دەستە بەرەبێ، لەبەرەوە زۆربیان ڕووەکەنە ئێرە. کشتوکاڵی ئێرەش ئێستا وەڵامی ئەو خواستە ناداتەوە، بۆیە ئەبێ کار لەسەرەوە بکەین پیشەسازی نوێی کشتوکاڵی بهێنرێتە ئێرە، توانای وەبەرهێنان زیاد دەکات. زیادکردنی توانای وەبەرهێنان چۆنە بێ؟ جاران ئەگەر لە دۆنمێک زەویە بڕێک پەتاتە، بڕێک هەنگجوین، بڕێک ئاژەڵداری کرابێ، ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئەو بڕا بەرهەمهێنانە دووقات و سێقات و هەندێک جار تا دەهێندە ئەڕوات. دکتۆر شەوقی ئاماژە بۆ بکەین ئەگەر کاک سالار وێنەکان بگوازێتەوە ئەمە کۆمەڵێک پێداویستی ئەگەر ئەفو بەڕێزە بچیتە ئەوێ کۆمەڵێک پێداویستی بواری کشتوکاڵ یاخود تەکنۆلۆژیای کشتوکاڵ یاخود ئەم عەرەبانەی کە لێرەیە ڕەنگە لێرە و لەوێ لە نێو گوندەکانە بە شۆفۆڵ یان کۆمەڵێک مەکینی جیاواز کار کرابێت ئەمە زیانێکی گەیاندی بێت بە دۆنمی زەی، بەڵام لە ئێستا ئەم تەکنۆلۆژیا تازەیە هەیە بۆ بواری کشتوکاڵ، ئەمە ئاسانکاریەکی باشە. اینجا پێم خۆشە بچینە لای چەند بەشداربوویەکیش دکتۆر شەوقی ئەم وەبەرهێنانی کە لێرە بەشدارن چەند وەبەرهێن بەژارن بە کۆمپانیای ناوخۆ دەرەوە زیاتر کارەکان خۆی لە چیا ئەبینێتەوە گەر بەڕێزت فەرموویتە ئێرە؟ بەشدار بووەکانمان بۆ ئەم ساڵ نزیکەی 100 بەشدار بوومان هەیە کە لەو ژمارەیە تقریبا نیوەیان ناوخۆیە، نیوەشیان دەرەوەی هەرێمی کوردستانە و لە بوارە جیاوازەکانی کشتوکاڵایە. هەرچەندە بەداخەوە نزیکەی 30 بەشدار بوومان بەهۆی گرفتی ڤیزا و گرفتی مەرزەکان و هاتوچۆ ڕۆتیناتە ئیدارەوە هەیە نەیانتوانیوە بەشداری بکەن. ئەگەر ببینە ژوورەکانیان چۆڵە، بەڵام بەشێکی زۆری کۆمپانیای باشیش هاتوون لەگەڵمانە بەشدارن، ئەتوانن بەڵێ ئەمە بەشێکێتی. سپاس بۆتەکانە منیش ئەمەی کۆمەڵێک لەو بەشداربووانە بدوێنم. سڵاوتان لێبێت ئەگەر یەکێکتان فەرمونە ئێرە ئێوە بەچی بەشداریتان کردووە و ئامانجی بەشداریکردنی ئێوە لە کارەکەتان چییە؟ زۆر بەخێربێن، زۆر سپاس. ئێمە وەکو کارگەی ڕەماس پلاستیک لە هەولێرە هاتوون، کارگەکەمان بەرهەمهێنانی سیستەمی ئاودێری سەردەمیانەیە بەشداریمان کردووە. دیارە کاڵەکانمان کاڵای چۆن دەڵێن کوالیتی زۆر زۆر بەرزە. بەڵێ بەڵێ ئەوە 100% کوالیتیەکانمان ئۆرجینالە با بڵێن بە زمانی خۆمان کوالیتیمان باشە و دەتوانین ڕکابەری وڵاتانی دەوروبەر بکەین لە ڕووی کوالیتی، لە ڕووی دروستکردن و بەرهەمهێنانەوە.
بگوازیتەوە ئەمە کارێکی باشەکات لە بواری ئاودێری کشتتوکاڵیە چووکە واکات زیاتر دۆنمی زەویەکان بە شێوازێکی باش کاری کشتتوکاڵی تیا ئەنجام بدرێت دەسەکانتان خۆش بێت زۆر سپاس بەڵ خۆشببختانە ئەوەی جێگەی دڵخۆشی ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو کۆمپانیانەی کە بەشدارن بە ناو خۆ دەرەوە جارێکی تر کاری تەکنەلۆژیای کشتتوکاڵ لە بواری کشتتوکاڵی و دۆنمی زەویە کار ئاسانێکی باش ئاکات بۆ ئەو کۆمپانیانی کە ئەیانەوێت لە بواری کشتتوکاڵە کارەکانیان بخەنە ڕوو تاوکو ئێمەش دووبارە ئەو ئەستی پێشکەوتنە لە بواری کشتتوکاڵە بە خۆمانەوە ببینین ئەم خاتونە لێرەیە سلااو لە بێت ئەم کاتت باش بێت بەچی بەژاریتان کردووە سلااو خاتونگیان ئێمە لە شاری بانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوین بۆ ئەم پێشانگایە ئێمە دابینکەری کەلوپەلی ئاودێری کشتتوکاڵین وەکو نەوارتەیپ یا سۆندەی ئاودێری سۆندەی ئاودێری لولەی پۆلیەتیلێن یا بۆری پۆلیەتیلێن بۆری ڕیشوەدار و بۆری بارانی ئەمە کار ئاسانی بۆ بواری کشتتوکاڵ لە چلایەنێکەوە ئێمە چۆنیانی ینی بۆ نمونە ئەو بەرهەمەی کە خستوتانەتە ڕۆ لە بواری کشتتوکاڵە چ کارێک ئەکات بۆ ئەوەی کە مەسرەفی ئاو یا مەسرەفی ئاو بەڕادەیەکی زۆر ئێنێتە خوارەوە بۆ خۆشک ساڵی زۆر زۆر باشە بۆ وشکە ساڵی زۆر باشە دەسەکانە خۆش بێت زۆر سپاس ئەمێ زۆرترین ئەمەوێت زۆرترین بەشدار بوو لەم پێشانگایە بدوێنم کە هەر یەکەیان بە چەندین بەرهەمی جیاوازی کشتتوکاڵی و تەکنەلۆژیای کشتتوکاڵی بەشداریان کردووە کاک سالار پێم خۆشە لەسەر ئەم تراکتۆرەش کۆمنتێک بام کە ئەمە یەکێکە لەو باڵین تراکتۆرە پێشکەوتنانی کە لە ئێستای لە بواری کشتتوکاڵە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە کە جاران ڕەنگە لێرە و لەوێ زیاتر بۆ بواری کشتتوکاڵ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد شۆفڵ بەکاراتوێ بەڵام ئێستا خۆشبەختانە پێشکەوتنەکان لە ئاسێکی باشایە بەم شێوازە ئەم تراکتۆرانە بەکارێنن بۆ بواری کشتتوکاڵی تاوکو و جوتیاران تاوکو و کەسانی کە لە بواری کشتتوکاڵیە پسپۆڕیان هەیە زیاتر بەمانە با بڵێن دۆنمی زەویەکانیان هیچ زیانێکی بەرنەکەوێت بەم تراکتۆرانە کار ئاسانی بۆ بەرهەمەکانیان بکەن زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشیشە ئەچمە لای بەشداربوویەکی تر بابزانین کێ بەشداری کردووە لە بواری دیزاین و بەرهەمێنانی مەکینە و کەرەسەی تایبەت باوە بەرهێنانی شەتڵ ئەمەش کۆمپانیایەکی ترە ئەچمە لای ئەم خاتونە خاتونگیان سلااو لێ بێت کاک سالار بینە ئەم دیۆ یان لەو دیۆ سوورەکان باشترە باشە با بێمە لای بەڕێزت چۆنیت باشی زۆر سپاس تۆ بەچی بەشداریت کردووە ئێمە بە دەستگای ئاودێری و داچانی شەتڵە لە دەستگای فەنەفەکازی کرمانشانەوەیە کە بخوان جیازەکان دروزەکەن و لە هەموو ئێران و زۆربەی وڵاتانی دنیاە بەشداریان کردووە بە پێشانگاش و بە فرۆشتنیش ئامانجی ئەم پێشنگیانە چۆن ئەبینی تا چەندە وات لێکا لەگەڵ کۆمپانیەکانی ترا بەرکەوتنت هەبێت کار لە یەکتری وەرگرن چۆنی سوودمەندەبی لەم پێشنگیان دەستان خۆش بێ بەڕێستانە تەبانم پێشانگانە زۆر زۆر باشم بۆ کۆمەلگا بە تایبەت بۆ ناوچەی ئێمە کە کوردستانیە بە پێویستی و کشتتوکاڵ هەیە کە بەڵێ کار ئاسانێکی زۆر باش ئەکات بۆ ناوچەکانی کوردیەکان چونەما ئەم جیازەی ئێمە داچاندن و تێکەڵکردنی کود و گڵەکە و ئاودێری و هەموو شتێکە تابانەم جیازە خۆی هەرۆندە نییە ئێمە نەمانتوانی لەبەرەوەی کە زۆر قورسا بێنین دەمەتر درێژیەتی کۆمەڵێک جیازی باشان هێناوە لە بواری دیزاینکردنی ئەوەشیان هەر بۆ ئاودێری ناوخانە تایبەتە بەڵێ ماڵە پلاستیکیەکانە کە ئاودێری هەموو خانەکانەکات بەتایبەت بۆ کوردستان ئەم جۆرە ئامێرانە سوودی لێ وەرەگیرێت تابان زۆر زۆریش لەبەرەوەی کە بەداخەوە کوردستان دیەکانی چۆڵ بووە ئێوەشە کە بەڕاستی گەنجەکانمان تەماڵ بوون تااقەتی کشتتوکاڵیان نەماوە کە بەڵام ئەم جیازانە ئەتوانێت یارمەتیدەرێکی باش بێت کە بتوانن بگەڕێنەوە سەر کشتتوکاڵ و ئاوەدان بێتەوانێ خاتونگیان سپاس بۆ وتەکانت دەستخۆش بڵێ ئەو کۆمپانیانی کە بەشدارن کۆمپانیای ناوخۆی و دەرەوە
لەگەڵەوەشە با بڵین بەشی بەرهەمی خواردن لەم پێشەنگایشە خراوتە ڕوو ئەبینین کۆمپانیای لە قوتونانیش بەشداریان کردووە کۆمەڵێک خواردنی تریش لەم پێشەنگایانەیە بوونی هەیە پێم خۆشە ئاماژە بۆ بکەم یەک کۆمپانیای تر کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوو یەکەم کۆمپانیاشە کە توانیوێتی لە بوارێکی جیاوازە کار بکات ئەویش تەکنەلۆژیای با بڵین ئاژەڵداریە ئەگەر هەڵەنە بم پەیامەکەم بە هەڵە نەگەیاندبێ پێم خۆشە لە زاری خۆیانەوە ئاماژەی پێ بکەن سلااوان لێ بێتم کاتتان باش بێت سلااو لێ بێت کاک فاروق بێتە لای من کاک فاروق ئاماژە بۆ بکە ئێوە بەچی بەشداریتان کردووە و کۆمپانیای کێش بەشداریتان وەڵا ئێمە وەکو کۆمپانیایەک لە ئەڵمانیاوە هاتوین بەشداریمان کردووە لە پیشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەمە دووهەم جارە لە سلێمانی بەشداریمان کردووە لە بواری ئیشی دەواژن و مەسایلێکەوە مریشک و ئەمانە هەیە بە شێوەیەکی فول مەوەسەفات لە قەفەسەکان و لە دابینکردنی مەواد خواردنیان و ئاو ئەمانە هێلکە و بۆ مریشکی هێلکەکە و بۆ مریشکی گۆشتیچ باشە کاتە بە شێوازێکی سەردەمیانە کاک سالار ئەگەر وێنەکە بگوازیتەوە ئەمە کۆمەڵێک دەواجن ئەفو ئەم پۆستەرەیان دیزایانی تازی زۆر باش دەست خۆش بێت دەستەکانە خۆش بێت بەڵێ خۆشببختانە کۆمەڵێک کۆمپانیای زۆر باش لە بواری کشتتوکاڵ و تەکنەلۆژیای کشتتوکاڵ دەست خۆش بێت سپاس بۆ تۆ بەیوای ئەوەی کە بەردەوام بۆ پێشانگای بەردەوامی ئەبێت دەست خۆش سپاس بۆ زانیاریەکان بۆ